بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست دادێت بەرپرسکردنەوەی ئازادیەکان و پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان ڕووی لە زیادبوون دەکات لە بەرامبەریشدا هاوڵاتیان بەرگی نوێ بۆ دەربڕینی ناڕەزایەتی دەدۆزنەوە کە دواهەمینیان ڕاوەشاندنی بەرماڵە. لە بەرنامی ئەمڕۆ لەگەڵ هەریەک لە بەڕێزان دکتۆر شێرکو حەمامین ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان و بەدری ئیسماعیل بریگادەری ژنەی کاروباری کۆمەڵاتی و مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان باز لەوە دەکەین کە هۆکاری چیە لە سەردەمی کابینەی نوێم پێشێلکارەکانی مافی مرۆڤ ڕووی لە زیادبوون کردەوە چەمکی وەمزانی و ڕادیۆی هاتۆتە ئاراوە و بۆچی دەسەڵاتداران لەبەری پێشێلکردن چاکسازی ئەنجام نادەن و چۆن دەکرێت پێشێلکاریەکان کەم بکرێنەوە. شێوازی دەربڕینی ناڕەزایی لە کۆمەڵگەی ئازاد و دیموکرات و قەڵەمڕەوی سیستمی دیکتاتۆریدا ڕێژەکانیان بە ئەندازەی کرانەوەی ئازادی یا خەفەکردنیەتی لەوانەیە لە کۆمەڵگەی ئازاد و دیموکراتدا هەندێک جار داگیرساندنی مۆم باشترین دەستەواژە بێت بۆ دەسەڵات و ناچاریشی بکات بۆ وەڵامدانەوەی داواکاری کۆمەڵگا، بەڵام لە ژێر نیری دیکتاتۆریەتدا کاموو دەواازەکانی دەربڕینی ڕەخنە و ناڕەزایی داخراون لەوانەیە غەمزەیەکی چاو یا ئاماژەیەکی جەستا بە گەورەترین نیشانەی دژایەتی دەسەڵات پێناسە بکرێت. ئەگەر لەم گۆشە نیگایەوە بڕوانینە نمونونەکانی دیکتاتۆریەت لە خۆرهەڵاتی ناوەڕاست و وڵاتی خۆشماندا ڕێژەی لەرزینی دەسەڵات لە ناڕەزاییەکانی خەڵکدا بە ئەندازەی ڕێژەی نادادگەری ئەوانە کە لە سێبەری خۆشیان دەترسن. لەوانەیە هەر ناڕەزاییەک لە میسری عەبدولفەتاح سیسیدا خاوەنەکەی بکاتە ئەندامی ئیخوان موسلیمین باوەکو کەسەکە مولحید و دژایینیش بێت، نووسینی ستونێک لە ڕۆژنامەیەکی بیانیدا دەبێتە هۆکاری کوشتن و تواننەوەی کەسێکی وەک جەمال خاشقچی، تەنانەت کونسڵگەری وڵاتەکەی دەکرێتە قەسابخانەی ئەو کارە. لە هەرێمی کوردستاندا بۆی هەیە ڕاوەشاندنی بەرماڵێک لە بوومەلەرزەیەکی نۆپلە ڕێکخەری زیاتر ئەرکانی حیزبی دەسەڵاتدار بلەرزێنێت. کارێکی لەو شێوەیە یەکسانە بە ڕاگەاندنی یاخیبوونی گشتی بۆیە ئاساییە و بەرماڵە خاوەنەکەی بخاتە زیندان و هەر لەوێژ لێدوانی پەشیمانی تۆمار بکات و داوای لێبوردن بکات کە هەمووان لەو جۆرە لێدوانانە تێدەگەن. هەر لەم هەرێمەدا شێوازی دەربڕینی ناڕەزایی لە دوو زۆنەکەی دانیشانن بۆ ڕێژەی سەپاندنی دیکتاتۆریەت و خەفەکردنی هەناسەی ئازادی مرۆڤەکان کە لە دیوی ڕاست و چەبی دێگەڵەدا دوو شێوازی خراپ و خراپترینی مامەڵە لەگەڵ هاوڵاتیاندا هەستی پێدەکرێت کە خەڵکی ناوچەی خراپترین هیوا بە ناوچەی خراپ دەخوازن. لە چەند ساڵی ڕابردوودا دایان مامۆستای ئاینی خوازیاری دادگەری کۆمەڵایەتی و باشکردنی بژێوی خەڵک بە پاساوی تێکەڵکردنی دین و سیاست لە وتار و مینبەرەکان دوور خراونەتەوە کەچی ئەو کاتەی پیرۆزیەکانی حیزبی دەسەڵاتدار دەکەونە بەرێرشی ئەوانی تر باشەوەی ئاشکرا حکوومەتی حیزبی دەکەوێتە خۆ و فەرمان دەدات مامۆستایانی ئاینی دەبێ باسی سیاسی بکەن و بەرگری لە حیزب بکەن، واتە تەنیا و کاتانە ببێ باسی سیاست بکرێت کە بابەتەکە پەیوەندی بە خواستەکانی هاوڵاتیانەوە هەیە. مەخابن دیکتاتۆران پند وەرناگرن، ئەوە تا ئەوانەی جێگەی بەحس و سەدامیان گرتەوە بە زیادەوە وڵاتەکەیان خەڵتانی خوێن کرد و جەنگی تایفیان نایەوە و خەزێنەی عێراقیان تاڵان کرد. ئەوانەی جێگەی ئەنجومەنەکانی تەشریعی و تەنفیزی ئۆتۆنۆمیە کارتۆنیەکەیان گرتەوە پەرلەمانیان لا نیۆڕۆکی خاڵی کردەوە و حکوومەتیان کردە پاشکۆی ئەجێندا و بەرژەوەندیەکانی حیزبی دەسەڵاتدار کە هەموو ئەوانە بنەمای ئەرەسی دیکتاتۆرانی پێشخۆیان بووە. بۆ هەرگیز دیکتاتۆریەت ناتوانێت با خۆپەساندن ببێتە کۆڵەکەی ئاسایشی کۆمەڵایەتی و سەقامگیری کۆمەلگا. ئەوە ڕاستیەکی بەڵگەنەویستە پەنگ خواردنەوەی ناڕەزایەتیەکان تەقینەوەی مەترسیداری بەدواوەیە کەس ناتوانێت پێشبینی زیانەکانی بکات.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان سوپاستان دەکەین بەخێر بێن سوپاس بۆوانتان دکتۆرەگەر لە بەرزستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە سەرەتا بە ڕاوەشاندنی بەرماڵەکە هیچ پەیامێکی تێدا بوو ئەگەر پەیامی تێدا بوو چییە بڵێ سەرەتا سڵاو لە بینەران وە بەخێراتنی بەردەخانی مشتەکەم بێگومان ئەو دەسەڵاتی کە ئێستا لە هەرێمی کوردستانە حاکمە لە سەرتاسەرەوەی هەرێمی کوردستانە هەڵبەتە لە زاخۆ بۆ گەرمیان دەسەڵاتێکە بەڕاستی دەسەڵاتێکی بنەماڵەییە و بە معنایەکی تر دەوڵەتی قوڵ حکومەکان لە هەرێمی کوردستانە یعنی ئەوەی کە ناوی حکوومەتە ئەوەی کە ناوی وەزارەتەکانە کە من بەش بە حاڵی خۆم لە ڕووی زانستیشەوە لە ڕاستی ناگونجە زاراوی حکوومەت بۆمە بەکاربێنێت چونکە خۆی لانی کەم خۆی بە مەسئول نازانێ بەرامبەر بە خەڵک یعنی ئەم دەسەڵاتی کە هەیە لە هەرێمی کوردستانە بە هیچ جۆرە خۆی بە مەسئول نازانێ بەرامبەر بەم هاونیشتوانەی کە لە هەرێمی کوردستانە هەن لە هەر لە سیاسەتی برسیکردنەوە تا گاتە کوشتنی ئازادی پێڕەویەکە کەڵم دەوڵەتی قوڵ مەبەستمە لەوەی کە هەم بنەماڵی بەرزانی هەم بنەماڵی تاڵەبانی و کۆمەڵی خێزانی سیاسی تریش کە لە پەراوێزان هەڵبەتام خێزانە سیاسیانە بەڵام ئەم دوو بنەماڵەیە حکومەکەن کام دوو بنەماڵی حکومەکەن و بە تایبەتی ئەگەر ئێمە قسەکە لەسەر هەولێرکەین چکە حەدەسەکە لەوێ ڕوویداوە لە دوای 1960 ئابەوە یعنی ئەم هێزە لە منتیقەی دهۆک و هەولێرە بە جۆرێک حکمی کردووە کە ئیدامە بەمانەوەی خۆی با لە ڕێی ترس و تۆقاندنەوە و لە ڕێی با بڵێن ناچارکردنی هاونیشتیمانیانەوە بە کارێک کە لە ویست و ئیرادەی خۆیانانیە هەر بۆیە ئەو هاونیشتیمانیە کە لە ڕۆژی هەینیە بەڕاتەکانی ئەو بەرماڵە گەورەترین نەخێری دا بە گوێی ئەو دەسەڵاتە ستەمکارەی کە لە ڕاستیە ئەوێت بەم جۆرە بمێنێتەوە بەڵام چ مێژوو چ دەوروبەرەکە پێمانەڵێ ئەم دەسەڵاتانە سەرنجام با بڵێ وەکو مەنجەڵێکی بوخار کە ئەکوڵێن لە ناوە ئەنیسا ڕاستە لە منتیقەی دهۆکە لە منتیقەی هەولێرە لە شوێنی ترە یعنی ڕەنگە بەو شێوەیە ئێمە نابینین خەڵک بژێتە سەر شەقامەکان یاخۆ خۆپشاندان کرێ بەڵام بۆ معنایانیە ناڕەزایەتی نییە هەر خودی ئەو کارەی کە ئەو هاونیشتیمانیە بەڕێزە لە ڕۆژی هەینیا کردی دەربڕی ئەوەیە کە ئەو ڕەتکردنەوە سیمبولیە ینی چکەوە ڕەمزە ینیەوە ڕەمزێکە بۆ بەگژاچوونەوە ڕەتکردنەوەی ئەو حکومە ستەمکاری کە لە شاری هەولێرا هەیە و لە ڕاستیە ئەمە دەربڕی ئەوەیە کە ئەم هێزەی کە لە منتیقەی هەولێرا حکومەکە و بێگومان هێزی تریش لە منتیقەی سلێمانی کە لە ڕابردووە هەمان نەزانین چۆن حکمی کردووە ڕەنگە قسەی باسی زیاتریش لەسەرەوە بکەین نەیان توانیوە بستنە ناو خەڵکەوە لە ڕێی پرۆژەوە لە ڕێی خزمەتگوزاریەوە لە ڕێی لایانی کەم ئەو بەرنامە سیاسیانی کە حیزبەکان هەیان بوو یعنی تۆ پارتی دموکراتی کوردستان هەر ئەم ناوە ئەگەر بێت و بە پێی ئەم ناوە ڕفتاری بکردایە نەبوو ئێستاکە دۆخی ئەو مەنتیقانە بەو جۆرە بووایە بۆیە بە بڕوای من ئەو ناچارکردنەی با بڵێن مامۆسایانی ئاینیش کە ئەمە لە ڕاستیە شتێکی هەنی هەم دوورە لە پەیامی خودداوە هەم دوورە لە پەیامی ئیسلامەوە هەم دوورە لە با بڵێن وەزیفەی مزگەوتەکانیشەوە و ڕفتارێکی زۆر بەعز ئاسایە یعنی کە تۆ خەڵک ناچارکەی یاخود مزگەوتەکان ناچارکەی بە زۆر بێن وەڵامی فیلمێک بدەنەوە ینی ئەمە لایانی کەم لە هەر وڵاتێکی تریا بواە ئەرچی یا سەرۆکی دەوڵەتە یاخود سەرۆشی حکوومەتە یاخود وەزارەتی تایبەتمەندە یاخود ئەو کەسانەیە کە لەم بوارە کارەکەن ئەین تۆ ناکرێت مامۆسایەشی ئاینی یاخود ئەم مزگەوتە کە شوێنی عیبادەت و خواپەرستیە کە ڕەنگە شارەزاییشی لەسەر کاری فیلم و ئەو بابەتانە نەبێت تۆ ناچاریکەی قسە لەسەر ئەمە بکە بەدیوەکەی تریشە ینی فیلمەکە باس لە با بڵێن هەڵوێستی بارزانیەکە لەو کاتێک کە داعش هاتووە و سەرۆکایەتی ئەو کە ئەو لە ڕووی با بڵێن تەوابوونی ماوەکەشەوە بە شێوەیەکی ناقانونی لە ڕاستیە سەرۆکاتی هەرێم ماماوەتەوە خۆی سەرۆکی هەرێم بووە و هاوکات فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانیش بووە و هەروە سەرۆکی حکوومەتی ئێستا کە کوڕی سەرۆکی ئەو کاتەی هەرێمە ئەو ئەنجومەنی ئاسایش بووە و سەرۆکی ئێستای هەرێم سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کاتە بە هەموو ئەم بەڵگانە دەبوو ئەمان وەڵامیان بایەتەوە و دەبوو بە هیچ جۆرێک خەڵکانی تریان ناچار بە وەڵامدانەوە نەکرد بە کورتی بەرماڵەکە پەیامی خۆی گەاند ئەگەر دوایی لە ژێر فشاریشدا پاشگەز بوونەوەیەک هەبوو بێ
پەیامەکەی گەیان چی بوو؟ بە بڕوای من لە سەداسەد پەیامی خۆی گەیان و ئەوە بوو بە سیمبولی ڕەتکردنەوەی دەسەڵاتێکی ستەمکار کە ئەوێ لە ڕێگەی ترس و تۆقاندنەوە حکمی وڵاتە بکە و بە هیچ جۆرێک قسەی ئەو هاونیشتیمانیە بەڕێزە قابلی ئەوە نییە کە ڕەخنە بکرێ یاخود سەرزەنش کرێ. من بەش بە حاڵی خۆم داوا لە هەموو هاونیشتیمانیانی هەرێمی کوردستانەکەم بە هیچ جۆرێک بە پیتێکیش قسە لەسەر ئەو مۆزوعانەکەن چکە هەموو قسەکردنێک لەسەر ئەو مۆزوعە خزمەت بە سەڵاتەکە بە پێچەوانەوە دەبێت ئێمە هانی ئەوە بین کە نەڕەزایەتی لەم پنتانە لە فەرمانگەکانە لە زانکۆکانە لە شوێنە گشتەکانە ئەم نەڕازایەتیانە بەردەوام بێت تا سەرنجام نەڕازایەتێکی گەوری لە دروستە بێت ڕوبەڕووی ئەم دەسەڵاتدا بێتەوە. دوجار ئەمێ ئەوش بڵێم بەڕاستی ڕاتەکاندنی ئەو بەرماڵی ئەو هاونیشتوانە بەڕێزە هەزار هێندەی فیلمە ئێرانەکە کاریگەری هەبوو لەسەر حکمی بنەماڵەی ستەمکاری لە هەرێمی کوردستان. سوپاس دەکەم بەدری خەنجەران بشت بەخێر بێت وەکو لیژنەکەی خۆتان بەدواسوتان کردووە بۆ حاڵەتانەی کەن ئێمە دەبینی کۆمەڵێک حاڵەتەن کە سەرەتا قسەی دڵی خۆیان دەکەن بەڵام دوایی ناچار دەبن کە ینی پۆزش بێننەوە و هەر ئەم چەمکەش داهاتوە کە دەڵەوەی زانیوە ڕادیۆیە کە پێتەوەمەش تەعبیرە لە دەسەڵاتێکی ستەمکار. بەنای خۆی بەخشندە میهرەبان دەستخۆشی بە جەناوت بەخێراتن جەناوی کاکتۆرەکەم ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. طبعا سەبارەت بە ئازادی ڕادەربڕین و جەنابەت تیشکی خستەرەوەی کە لیژنە ئایا هیچی کردو سەبارەت بە دواداچوون سەبارەت بە ئازادی ڕبڕین یا بە خۆپیشاندانەکان یا بەسەر ئەو بارودۆخەنە ئاسایی کە بە سەر هەرێمی کوردستانە تێپەڕی بەڵێمە ئەوە بڵێم ئێمە وەکو لیژنەی مافی مرۆڤ هەم لەسەر ئەو بارودۆخەی کە لە بادینان هۆلێر گوزەرە بەداخەوە کە کۆمەڵێک چالاکوان و ڕۆژنامەنووس و مامۆستا خۆپیشاندەر تا ئێستا کە بەڕاستی ژیانیان ناجێگیرە تا ئێستا هەندێکیان تەنانەت بێسەر و شوێن و نابینرێن تەنانەت کە سوکاریان لۆدێکی زۆریان لەسەر بەڕاستی لیژنەکە ئێمە دروست کردووە هەم لەسەر ئەوە هەم لەسەر خۆپیشاندانەکان بڵێ لیژنە ئێمە لیژنەیەکمان پێگەنا لە هەموو چۆنەڵی شار و شارچکەکانی کە خۆپیشاندان سەری هەڵدا سلێمانی شەرلیژنەکەتان کاری خۆی کرد حەوت کەس بڵێن شەید کران لە خەڵکی مەدەنی. بەڵێ ئێمە هەم لەسەر بادینان هەم لەسەر بادینان لیژنەمان تشکیل کردو بە دواداچوونی جدیمان کردووە بە دوای مەسیر و چارەنووسی نادیاری ئەو خۆپیشاندەرانە ئەو چالاکوانی مەدەنی یا مامۆستایانی بەڕێز یا هەر بۆ نمونە خۆپیشاندەرێک لەو دەڤەرە کە هەڵوێست و موقیفێکی هەوێ بەرامبەر بەدەسەڵات و داوای ماف و قوتی خۆی کرد بە بەداخەوە دەستگیرکراون ئێمە لیژنەکەمان تا ئێستا جاری یەکەم و دووەم و بۆ سێم جاریشە ئێمە بە دواداچوونمان کردو بەداخەوە تا ئێستا وەڵاممان وەرنەگرتووە تا ئێستا نەگەیشتوونێتە نەتیجە بەداخەوە وایە کە چالاکوانی مەدەنی و بۆ نمونە خۆپیشاندەر و مامۆستایان هیچ کاتێک لە ئاسایش نەگیرانە بە پێی یاسا نابێ ئەوان غەیری لای پۆلیس لە لای ئاسایش بند بکرێن بێ ڕابگیرێن ئازار و ئەشکەنجە بدرێن بفڕێنرێن بەداخەوە بەڵامە کاتێک وەکو لیژنەکە چوونەتە ئاسایش وەڵام نەدراوێن و بە جۆرێک لە جۆرەکان ماتەڵە بە بابەتەکرا و وەڵاممان وەرنەگرتو تا ئێستا مەسیری ئەوان سلێمانیش دەکەین بە زۆکو بەڵگەی لیژنەکەی خۆتان ئەشکەنجەندان هەبووە بۆوانی کە دەستگیر کراون لە بادینان ئێمە ژمارەکەیان دیارەوە بڵین چەندە؟ خۆی بیدایەت 6 بە پشتەوە بوو ئێستا ئێمە ئەوەی کە بۆمان هاتو بە سکاڵا 25 ناوی تەواو ئەوە ئێمە بە معلوماتی تەواو ئاگادارین بەڵام 52 لای ئێمە بەناو هەیە بە ئەرقام کە 52 دەستگیرکراوی چالاکی مەدەنی و خۆپیشاندەر و مامۆستایانی ناڕازی ڕۆژنامەنووسیشی تێدایە طبعا ئەمانە بەڵێ هەر هەمویان طبعا ئێمە بە ئەرقام وتمان لە لامانە کە جاری یەکەم و دووەم جاری یەکەم کە ڕۆشتین وەڵاممانە وەرنەگرتووە جاری دووەم بەداخەوە بە هەندێک موبەڕیری یاسایی و کە بۆ نمونە داواکاری گشتی بڕیاریاوە کە دەستگیر بکرێن و هەندێک لە بابەتانە هەر نەگەیشتوونە نەتیجە ئێمە کە سوکاریانمان دواندووە کە بە دواداچوونمان کردو و خۆی لە خۆی داونکردن و گلدانەوەیان لە ئاسایش و بۆ نمونە ویستی بێتیان کەیس گۆڕینیان ئەمە لە ژێر فشارێکی زۆر لە ژێر تەعزیبێکی زۆر لە ژێر ئەشکەنجەدانێکی زۆر بووە بۆیە
یعنی ئێمە بە گوتەی پارێزەرەکان و بە گوتەی کە سوکاریشیان ئەوەمان بۆ دەرکەوتووە بەڵێ ئازاردراون و دەیانەوێت دۆسیەیەکی زۆر لەوە قورستە دروستکەن کە بەڕاستی ئەوان کاتێک ویستیانە داوای مافی خۆیان بکەن کە بە یاسا مافی ئازادی ڕادەربڕینی هەیە ئەوان دێن نەک هەر بۆ یاسای خۆی بێن دادگایی بکەن بگرێتن بە یاسایەکی قورستتر بە یاسای تیرۆر یا بە یاسای عقوبات مامەڵی لەگەڵا دەکەن و بۆ نمونە عقوبە دەدرێن بەداخەوە تاوەستا ئەمە ئەوە بەشێکیان ژیانیان لە مەترسیدا یاوەندەی کێوەبەرا چونتان کردبێ کە سوکارەکەی ینی چیان بێەوە تووە ئێمە کاتێک وەکو لیژنا کە هەربیدا ئەم گیراوانە تەبان بێسەر و شوێن کرانە بەڕاستی هەمی هەندێکیان فڕێنراون هەندێکیان تا بەڕاستی ئاساریان دیانێ نابینن کە نە پارێزەرەکان بۆکو تەواوی بە تەواتی توانێ چۆنەڵی پەیامی خۆی بە تەواتی بڵێ ینی مستەمسەکێکی تەواوی دەستکەوت بێنە کە سوکاریان تاسا بینیوانن و ئێمەش تاسا ئاسایش نەیهێشتۆ بیان بینین و وەڵامیش نەدراوینەوە و داواکاری گشتیش ئەوە دەکاتە موبەڕیر ئەوان بۆ نمونە ئارامی ئاسایی شێرێمی کوردستانە تێک داوایە بۆ نمونە جاسوسی دەکەن تاجسوس ئەم تۆمەتانیان بۆ ڕێکخراوە بەداخەوە کە ئەوان لە کاتێک داوتمان چالاکوانی مەدەنی بەداخەوە کە کاتێک بۆ نمونە 200 ئەوەندە ڕێکخراوی مەدەنیش هاتە سەرخەت داوای بەرز کردەوە و ئاراستەی دەستەی مافی مرۆڤی کرد ئاراستی لیژنەکەی ئێمە کرێمە کە وەکو لیژنەکە بە دوواداچوونمان کردەوە کە سوکاریشیان دواندووە بەڵێ هەم ئازار دراون هەم تا ئێستاش هەوڵی ئەوە دەدەن بە یاسای خۆیان کە بۆ نمونە یاسای ڕۆژنامەوانیە بۆ نمونە یاسای خۆپیشاندانە بە هیچ جۆرێک بەپی ئەو دو یاسای مامەڵان لەگەڵا ناکرێت دادگایی ناکرێن بەداخەوە ئەبوایە بە هیچ شێوێک لای ئاسایش دەستگیر نەکرانە و لای پۆلیس دوای سەرەوتەم کەش قسە دەکەینەوەی کە پاشگەزکردنەوەی خەڵک دەگرێن وڵات دکتۆر سەبارەت بۆەوەی کە ئەو چەمکەی کە داهاتووە ئێستا بۆ من هاوڵاتێک کە قسە دەکات دوای دەڵەوەم زانیوە ڕادیۆیە ینی تعبیر لە چییە ینی هەر بۆ گاڵتەیەک ئێستا بەکاریان خودت ینی تعبیرە لە دەستەڵاتێک خەڵک سەرکوت دەکات بەڵێ بێگومان هەموو سەردەمێک کۆمەڵێک چەمک و زاراوە و توان بڵێم ڕۆی زمانەوانی و ئیدیۆم دایەت ینی ئیدیۆم بمانای ئەو شەی کە بۆ معنای حەقیقی خۆی بەکار نایەت و ئەمە لە سەردەمی بەعسیشا هەبوو چی هەبوو بڵێن ینی لە سەردەمی بەعسیشا بۆ نمونە کەسێک کە لەگەڵ بەعس لەسی تێکەڵاو کردایان و حەپە سەوزەکەی خواردووە ینی زۆر نمونەی تریش هەبوو یاخود لە ڕووی ڕەمزیەوە لە ڕووی سیمبولیەوە بۆ نمونە لەم شارە لە دایک بووم بەعس زۆری پێ ناخۆش بوو گەنجان ڕیژ بێڵنەوە یاخود جۆرێک لە دەسڕی ئاوریشم هەبوو بەکاری بێن یا گۆرەوی سپی لە پێکەن هەمیشە خەڵک ئەوەیە کرد ئەوەش بەکاردات بەڵێ بێگومان ینی ئەو شتە سیمبولیانە چ دەستەواژە بێ چ با بڵین ڕەمزی کردداری بێ بەکارێنان بێ هەمیشە عادەتە لەو دەسەڵاتانە دروستە بێت کە دەسەڵاتی ستەمکارن هەر خودی کتێبی کلی لەو دمنە کە بە زمانی ئاژەڵەکان نووسراوە باز لەوە ینی ڕنگدانەوەی سەردەمێکە کە ئەم پاشخانە ستەمکارن جیا لەوەی کە پند و چیرۆشی تایە بەڵام هەر خودی پەیدابوونی چیرۆک لە زمانی ئاژەڵەکانەوە تعبیرە لە دەسەڵاتی ستەمکاری سەروەختی خۆی هەر بۆیە ئێستاش هەم لە سلێمانی بەداخەو خەڵک ناچار کرا کە با بڵین پاشگەز بێتەوە لە وتەکانی کەەوە بڕوای من ینی ئەو پەڕی بیێریە کە ئەو قسانە ئەکا ئەمەی دوو هەمیان هیچ هینێکیتیانە هیچ با بڵین مهمەیەکی تیانە بۆچی فشار لە هاوڵاتی دەکەن مەسەرەن لە شتێکی بچووکە حاڵەتە لە سلێمانی ڕوویداوە لە هەولێریش ڕوویداوە یان لەسەر شەقی بەرماڵەگەنی ناچار بێ ڕوونکردنەوە بدات بە بڕوای من ئەمەی دوو هەمیان هیچ وەکوتم هیچ ئەهمیەتێکی تیانە و بەعکسەوە ئەگەر حاڵەتی یەکەم جارێک شکست بێ بۆ دەسەڵات بۆ بەتایبەتی دەسەڵاتی پارتی وێشێتی و ئەو دوو بنە ماڵە حکومڕانە ئەوەی دوو هەمیان دەهێندە شکستە چکە هیچ کەسێک هیچ دەسەڵاتێک ئەگەر دووربینانە بیرکاتەوە خۆی ئەزانێت ئەوە کارێکە کە لە ڕاستیە حەقیقەت نییە کارێکی دروستکراوە و کارێکی ساختەیە و هیچ دەسەڵاتێکیش بە ساختە و بە گۆڕینی واقع و بە تەزویرکردن ناتوانێت تا سەر حکومڕانیکە بۆیە ئەو ئیدیەمانی کە پەیابوون ئەوەی کاڵێ وامزانی ڕادوێیە بەڵێ مەبەست لەوەیە کە دەسەڵاتێکی ستەمکار هەیە دەسەڵاتێکی
خۆسەپێن هەیە ئینسان وەختی حقیقەتی خۆیڵێ دوای بانک لەیان دەستگا ئەمنیەکانەوە بۆیە ئەمە وەکو ئیدیەمێک بۆ ڕەتکردنەوەی ستەمکاری ئێستا چۆتەناو خەڵکەوە. زۆر جار باز لەوە دەکرێت کە هەندێک دەسەڵاتدار بەڕێگەی بەعزدا دەڕۆن زیادەڕۆی تێدا نەکراوە لە کوردستانە نەوەڵا کاک حەکیمی زیادەڕۆی تیان نەکراوە لە ڕاستیان با من ئەمە حەزەکەی بۆ بینەران ڕوونکەمەوە. بەعز جارێ هەمومان متتەفیقین لەسەرەوەی بەعز لە ڕووی نەتەوەییەوە دوژمنی سەرسەختی ئێمە بووە چکە شعاری بەعز وازەح بوو ئومە عەرەبیە واحیدە زاد رسالە خالیدە ئەوە جاران لەسەر دەفتەری مناڵانی مەکتەب ئەنووسرا هەنی بەڕاستی و بەعز بۆ خۆی ینی ژیانەوەی نەتەوەپەرستی عەرەب هەنی مشاکە لە ڕووی زمانەوانیشەوە بۆیە ئەمە هەمومان متتەفیقین بەعز دەسەڵاتێکی فاشی بووە و دنیاە لێکۆڵینەوەی لەسەر کراوە لە ڕووی نەتەوایەتیەوە فعلەن پرۆسەی تعریب و تەبعیس و تەهجیری لە هەرێمی کوردستانە پێڕەو کردووە بەڵام لە ڕووی مەسەلەی ژیان و لە ڕووی موئەسەسات و ئەوانەوە ژیانی خەڵکی عراقی بە تەواوەتی دابین کردبوو. بەعز کە نان هەبوو ئازادی نان هەبووە لە سەردەمی بەعسا بێگومان بەڵام مەسەلەی ئازادی ئەوە نیسبیە و بەعز لە ڕاستیە دوژمنی ئەو شتانە بوو ینی تۆش بەعسە وایە لە شوارچەوەی خۆیان بیرۆ کردایەتەوە بەڵام وەختێ بەعز ئێمەی ئەچەوسانەوە ئێمە لە ڕووی قەومیەوە جانی بەرەنگاربوونەوەمان بەهێزترە بوو ینی کوردایەتیمان بەهێزترە بوو خاکمان خۆشەویست نیشتیمانمان خۆشەویست پێشمەرگەمان خۆشەویست هەموو ئەوانەی کە بەهای سیمبۆلیان هەبوو لە نیشتیمانەکان خۆشمانەویست و ڕۆژ بە ڕۆژ مقاومەتی خەڵکی هەرێمی کوردستان بەرامبەر بە عزیای دەکرد بەڵام بێنەرە بەرچاوی خۆ لە دوای حکومڕانی دەسەڵاتی کوردیەوە لە دوای 1990 و 1992 کە یەکەم کابینە تەشکیل کراوە ڕۆژ بە ڕۆژ خەڵک نامووە بێ بەم نیشتیمانە ڕۆژ بە ڕۆژ خەڵک سەری خۆی هەڵەگرێ ڕۆژ بە ڕۆژ ئازادەکان بەرتەست کەکرێتەوە یعنی دەیان خەڵک لەسەر تەلەڤیزۆن ئەڵێ ینی خۆزگە کورد نەبوومایە ینی ئەوە خۆتان ئێوە بینیوتانە ینی قسەی تریشەکە لە ڕاستیە نەکەر ئەماڵەتوانە بۆیە ئەمە دەربڕی ئەوەیە کە ئەم دەسەڵاتە فاشیلەی هەرێمی کوردستان کە منەڵەم بەڕاستی دەسەڵاتێکی چەتەیی بنەماڵەیە پێچەوانەی بەعز ئەگەر بەعز ینی کوردایەتی و نیشتیمان خۆشەویستی یا ئەبوژاینەوە ئەمان ئینتیمای خەڵکیان کوشتووە ئەگەر بە جوملەیە کورتی کەمەوە ئەگەر بەعز لە ڕووی فیزیکیەوە ئێمەی لە ناوەبر ئێمەی قڕە کرد ئێمە جینۆسایی دەکرد ئەوە دەسەڵاتی کوردی پارتی وێچێتی لە ڕووی ڕۆحیەوە ئەنفالی ڕۆحی تاک بەتاشی خەڵکی هەرێمی کوردستانیان کردووە. باش سپاسەکەم بەدری خان سەبارەت بەوەی کە زوو هاوڵاتی ناچار دەکرێت ئێوە بۆ چوندان چی بوو لەسەرەوەی کە دوای ڕوونکردنەوە بدا ئەمە گزارشتر لە چی بە بۆ چوونیەوە ئەمەش لێرەدا دیسانەوە زەوتکردنی ئازادی ڕادەڕبڕینەوە و جەناب کاتۆر ئیشارەی پێدا ئەو بەڕێزەی کە بۆ منە پەیامی خۆی گەیاند کە بە دوایدا کۆمەڵێک کەسی تر هاو فکری بوون چۆن هاو ئازارن بەڕاستی خەڵک گەیشتۆ تا بەڕاستی ئینهیاری کردووە خەڵک لەو پەڕی بێزاری و نیگەرانیە خەڵک بە تەواتی چۆنەڵەی بەهێما بە هەموو شێوەیەک نیشانیدا کە لەم بەڕاستی حکومڕانیە لەم دەسەڵاتداریەتە لەم زوڵم مستەما لەم زەوتکردنی ئازادی ڕادەربڕینە لەم دروستکردنی قەیرانی دارایە لەم بێ ئەرزشکردنی گەنج و گەنجایەتی و خوێندن و هەموو تا دوای لە هەرێمی کوردستانە وەزعێکی بەڕاستی زۆر ناڕەحەت لە هەرێمی کوردستانە ئەگوزارێ ئەمە بەرزکردنەوەی ئازادیە ئەمە بەڕاستی کە کاتێک بۆ نمونە ئیجبارەکرێ یەکێک بۆ نمونە ئیستیغلالەکرێ کاتێک بە ئازادی ڕای خۆی دەرەبڕێ بەڵام بە شێوەیەک لە شێوەکان لەژێر هەڕەشا لەژێر فشار لەژێر چاوسورکردنەوە لەژێر چۆنەڵێ بە جۆرێک لە جۆرەکان وای لەکەن کە لە پەیامەکەی خۆی لە هەنگاوەکەی خۆی لە مۆقیفەکەی خۆی پاشگەز بێتەوە ئەمە خۆی لە خۆیدا جارێکی تر شکستە بۆ دەسەڵات و دەسەڵاتداران بەڵام کاک حەکیمەوەی جێگەی داخە لێرەدا لە هەرێمی کوردستان دەسەڵاتداران ناوهێنانی دەسەڵاتداران هەرسێ سەرۆکایەتیەکە هێڵی سوورە هەر هاوڵاتیەک هەر فەرمانبەرێک هەر چالاکێکی مەدەنی هەر مامۆستایەکی ناڕازی هەر هاوڵاتێکی ئەم هەرێمە باز لە حکومت باز لە دەسەڵاتدارانی حکومت باز لە حکومڕانی باز لە بەرنامەی کاری حکومت باز لە هەر شتێک کە ئەمان بەڕاستی لە ئەوان هێڵی سوورە و ینی هاڵوێستێکی زۆر نامرۆڤانە بەرپرسانە ئەخەنە بەڕاستی بۆ ئازاردانی زەوتکردنی ئازادیەکان ناوبڕێکمێ دەگەڕێمە وڵاتان بەڵێ بینێرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕێنی وڵات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
وشەفۆن ڕووناکی دەخاتە سەربواری تەکنەلۆژیای نوێ لەمڕۆ لە کاتی لە کارکەوتنی مۆبایلەکەت یان ئایپادەکەت پێویست ناکە دەست بەجێ هەوڵی گۆڕینی ئامێرەکەت بدەیت. ئێستا وشەفۆن سەرجەم پارچە ڕەسەنەکانی مۆبایل و ئایپادی دابین کردووە بە نرخێکی سەرسوڕێنەر و پابندێکی بێهاوتای کوالێتی. لەبیرت بێت مۆبایلەکەت بە شێوەیەکی دروست چاک بکەوە و لەگەڵ وشەفۆن نازنامەی متمانە بەدەست بهێنە. سەرجەم پارچەکانی لە دەستی یەکی کۆمپانیا جیهانیەکان دەکرێت و بە شێوەیەکی سەلامەت دەگوازرێتەوە. پێش ڕادەستکردنی با کڕیار سەرجەمیان پشکنینیان بۆ دەکرێت بۆ دڵنیابوونەوە لە کارکردنیان. هەموو کارەکان شایانی سەرنجی تۆیە. وشەفۆن ڕێگا بۆ ئاستەنگەکانت دەکاتەوە. بۆیە وشەفۆن بکە بە هاوڕێی متمانە پێکراوی خۆت. وشەفۆن هێزی تەکنەلۆژیای نوێ. برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوتە کوردستان. ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە. ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە. بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان. ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە. لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵەسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش. هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە. تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن. بە باشترین کوالەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کوالەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کوالەتی کۆنتترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانچەکان لە ڕووی کوالەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەنکی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ. وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کوالەتیدا بێڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. خۆشترین و باشترین جە بساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوفسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دنیایەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەکەمان. پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی تران نەم خواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکان خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بمنینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاتان لەبێت بەڕێزان بەدرخەن پێش ناوڕێکێکمێک باسی و کەیسانەمان کرد کە فشار دەکەن بۆ پاشگەز بوونەوە. خۆتان وەکو لیژنەکەی خۆتان برەوە چونێن بۆ دەکەن ئەو فشارێک دروست دەکرێت؟ بەڵێ ئێمە بۆ پێشێرکردنی مافی هەر تاکێک واجبمانە کە ئێمە بەڕاستی لیژنەکەمان ناوی داکۆکیکردن لە مافی مرۆڤ واجبمانە هەر ڕووداوێکی ڕۆژ کە ڕوو ئەدا
لە هەر چوارچێ بۆ نمونە کە لە چوارچەوەی کاروباری کۆمەڵایەتی و کۆکی بێ لە تاکی مابفی مرۆڤ ئێمە ئەرکی ئینسانی جێبەجێ بکەین بێ بە ئەرکی ئینسانی خۆمان هەڵسین هەر وتمان لەگەڵ ڕووداوەکانی ڕۆژدا ئێمە مەفروزە کە میکانیزمی کارمان هەیە لیژنە دروستکەین و بە دوواداچوون بۆ هەر حەدەسێک بۆ هەر ڕووداوێک بکەین کە ڕوودەدات بەداخەوە ڕووداوی ئەمڕۆ کە ئەو برادرە ئیجبار کرا ئیستیغلال کرا کە ڕوونکردنەوە بدا ئەم ڕوونکردنەوە هەر کەسێک تۆزێک ژیری هەبێ ئەزانێمە لە ژێر فشارە لە ژێر زەختە بە زۆر بەڕاستی ئەو ڕوونکردنەوەی پێدراوە بەنداوەکو بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤ لە بەیانەوە تا ئێستا لەسەر ختم ئایا بزانم ئەم برادرە دەستگیر کراوە یاخود ناخۆ ئەگەر دەستگیر کرابێ زوڵمێکی گەورەیە لە ئەم بەڕاستی مرۆڤە لەم ئینسانە ئەکرێ کامە ویستێتی بۆ نمونە قسەی ناخی خۆی بە کردار بە زمانی جەستا بە هەر جۆرێک لە جۆرەکان دەرببڕێ بەڵام بەداخەوە لێرەوە دێن ئازادی بە تەواوەتی کارێک دەکەن کە بەرتەستێکی تەواو بۆ ئازادی دەربڕین بەردەستکەنەوە کە نەهێڵن هیچ کەسێک ئەدای ئازادی بکە ئەدای مافی خۆی بکە و دژی دەسەڵات بۆ سێوە دژی بۆ نمونە ئەوەی ئەو مەبەستێتی ئەوان ئەوەی مەبەستیانە بە هیچ شێوەیەک نەهاتیان نەبێ هیچ کەسێک دژی قسەی ئەوان و فەرمانی ئەوان و بڕیاری ئەوان قسە نەکە بۆ نمونە لە ساڵانی ڕابردوودا لە مزگەوتەکان و ماڵی خواداگەر ئیسلامیەکان کارێکیان کردای هەنگاوێکیان بنایە و سیمینارێک بۆ نمونە بابەتێکی پەروەردەیی بۆ گەنجان لە چوارچێوەی بابەتێکی ڕۆحی پەروەردەیی بۆ پاراستنی ڕۆڵەکان و گەنجەکانمان بۆ چۆنەڵی ئەگەر پەروەردە بوو ئیتر کۆمەلگا سەلامەت و ئارام بەڵام دەسەڵات دەهات ناوی لێ ئەنا حیزبەتی ناوی لێ ئەنا سیاسەتکردن ناوی لێنە بە جۆرێک لە جۆرەکان ئەمان بەردەستکە کردە و زەوتیانە کردوونیانێش بە هیچ شێوەیەک ئەم سەدای لە مزگەوتا بوونیە بێ بەڵام ئەوان بەداخەوە هاتوون بە ناونیشانێکی تر بە دەنگێکی تر بە ڕەنگێکی تر و ئەدایەکی تر سیاسەتی خۆیان و چۆنەڵی ویستی خۆیان ئەخەنە ڕوو بۆش کاردانەوەکەیەک دروست بوو کە بەڕاستی باش مامۆسانی ئاین کێستە خۆی فشاری شێ لەسەر مامۆسانی ئاینی بۆ ئەوەی کەوتار بەم شێوێ بدرێمە شەر پێشێلکردنی ئازادی ڕادەربڕینێک کە بە زۆر وتار بەسەدا بسەپێنرێ خۆ حاڵەتێکی شەب هەر لە ڕانیە مامۆستایەک دوورخراوەوە دەڵێن تۆمەتەوەی کە تەشیری بە حکوومەت کردووە لە هەولێریش بڵێن پێشتر حاڵەتی ڕوخستنەوە هەر هەبوو ئەمە شەر پێشێلکارینی ئەسانیی کاک حەکیم ئەمە ئێمە لەگەڵ بۆ نمونە ئەم پاکێجە بۆ نمونە لەگەڵ موحەدبوونی خوتبەی جمعە ئەمان هاتوون بۆن کۆمەڵک قەید و شەرت و ئێستا بۆن لە وڵاتی تورکیا بۆ نمونە وتاری موحەدەیە کەیتر یەک وتاریەک خوتبەیی بەڵام بەو شێوەیە ناکە بۆ نمونە دەسەڵاتی خۆی لە بەرژەوەندی خۆی لە سوڵتەی خۆی بەکاربێنێ بۆ نمونە دیاریکردنی خوتبە لەلایەن دەسەڵاتەوە بۆ هەموو مزگەوتەکان ئەمە بەڕاستی زوڵمە ئەمە ستەمە پێدەچێ لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر لە گوندێکەوە بۆ گوندێکی تر لە شارێکەوە بۆ شارێکی تر زەڕورەتی ڕۆژ بۆ نمونە چی ئەخوازێ مەفروزە بەڕاستی ئیمام خەتیبی ئەو مزگەوتە ئەدای خۆی بۆ خوتبەی خۆی لەوێدا بۆ شێوەی ئەدای چۆنەڵی توانە خوتبەکەی خۆی بکانەک بێ دەسەڵات قۆرخی کا لە چوارچێوەی خۆیدا کۆمەڵک خاڵی بۆ دانێت کە لە بەرژەوەندی دەسەڵات و سوڵتەکەی خۆیدا بمێنێتەوە ئەمە بەڕاستی من دەڵێم لێرەدا دیسانەوە زەوتکردنی ئازادیە بەرامبەر بە زانایانی ئانی و مەفروزە لیژنەی فتواژەمە قبول نەکە کە بەڕاستی ئەمە کە بیدایەتەکەی دیار بوو کە دیاریکردنی وتا لەلایەن وەزارەتی ئەوقافە و ئیجبارکردنی زانایانی ئانی بۆ جۆرە ئەوە بۆ نمونە بیدایەتەکەی بوو ئەوەش کاردانەوەکەی بوو بۆیە مەفروزە وەزارەتی ئەوقاف بە ئەو بڕیارەیدا بچێتەوە و لیژنەی فتواژەوە قبول نەکا و زانایانی ئانیش ئەوەندەی من درکم پێکردێ هەندێک لەم دەڤەرە بڕوها ناکەم بە تەواتی ملزەم بوو بن تەنانەت ئەوانی ژێر دەسەڵاتی برادرانی پارتی دیموکراتی کوردستان سپاس دەکەم کاک دکتۆر سەبارەت بە ئازادی ڕادەربڕینێ و خۆشناوەکو کۆنگرەی دەنگە ناڕازیەکان کە پێشتر خۆپیشاندانتان کردووە دەستگیریشکران بەڵام سەبارەت بە دەستگیرکراوەکانی بادینان سەبارەت بە ئەوانەی کە لێرە خۆپیشاندەریان شەید کرد هیچ هەنگاوێک نراوە یاخود دەبێت چی بکرێ بەوەی کە ئەم حاڵەتانە دووبارە نەبنەوە و ئەرکی هاوڵاتیان ئەرکی نازانم چین و توێژەکان چییە؟ ئێمە لە ئەو هاوڕێیانەی کۆنگرەی دەنگە ناڕازیەکان چ لە ناوخۆی هەرێمی کوردستان چ لە دەرەوە لە ڕەوەندی کوردی لە ئەوروپا لە ئەمریکا لە کەنەدا لە ماوەی ڕابردووە کۆمەڵە چالاشیمان ئەنجامدا بە تایبەتی قسەکردن لەگەڵ پەرلەمانی بەریتانیا و دروستکردنی ڤیدیۆیەکی دیکۆمەنتاری کە
تەواوی پێشەرکاریەکانی تایە لە سەرتاسەری هەرێمی کوردستانە لەگەڵ دووسینی بەیاننامەیەکان بە زمانی ئینگلیزیان بە زمانی عەرەبی و نردومانە بۆ هەموو ئەو ناوەندانەی کە نێودەوڵەتین و کاریگەریان هەیە و بە بڕوای من ئیشکردن لە دەرەوە لەسەر ئەم لە سەڵاتە ستەمکارە و بەرهەمیە بێ ئێمە هەمومان بینیمان لە ماوەی ڕابردووە لە دوای داخستنی کەناڵەکانی NRT نووسنگەکانی کەناڵ NRT لە دۆهۆک و لە هەولێرەوەوانەوە دوای ئەوەی کە قونسوڵخانەی ئەمریکا لەگەڵ ئەنجومەنی وەزیران و سەرۆکی حکوومەتەوەوانە قسەی کرد ڕاستە و خۆهاتن وتیان ئێمە هیچ کەناڵێک بە یاسادا نەکراوە و یعنی هەموو ئەو قسانەی کە لەناو خۆی هەرێمی کوردستان ناکرا بەقەدەر ئەوە با بڵین ڕای نەشڵەکاندن کە مۆزەفی قونسوڵخانەیەک یا قونسوڵخانەی ئەمریکا خۆتان چیتان کردبووە پەیامە بگەن لەسەر پێشێلکارەکان لێرە لە دۆک وەکوتم ئێمە با بڵین لە ماوەی ڕابردووە چ بە شێوەی نردنی پەیام بێ چ بە شێوەی ڕاستەوخۆ با بڵین بەرنامە بێ بەتایبەتی لە ڕێی بەرنامی لە ڕێی زوومەوە و هەروەها وەکوتم ئەو ڤیدۆیەش کە دروستمان کردووە کە ڤیدۆیەکە تەواوی پێشەلکارەکانی تایە و دژماری دەستگیرکراوەکانی بۆ نمونە ئەوانەی دهۆک و بادینان و تاگاتە هەولێروانە وەکو بەدرێخانی ژموتوی 52 هەندێک کەس باسی هەفتا زیاترەکە و ئەو لە سلێمانی کە لە سەروبەندی خۆپیشاندانەکانی دوی مانگی 12 ساڵی ڕابردوو تا ئەو ڕۆژێک کە ئێمە لە 11 دەستگیرکراین بە تەقدیری ئێمە حدودی 500 کەس دەستگیرکرا بوو لە مەنتیقەیە کە خوار 18 ساڵی تیا بوو و یەکێک لەو بڕگە هەرەزەخانی کە پێشەلکاری مافی مرۆڤەکە کراوە لەگەڵیانە بە زۆر تەعاهودیان بە بەشێکی زۆریان پڕکردوێتەوە کە لەمە دووە بەشداری خۆپیشاندان ئێستا ماون لە زیندانی چیان لە ڕاستیە ئێستا ینی ئەوەی کە بە ئێمەیان وت لەو ئەخیرە تا پێش سەری ساڵیش مابوو تا پێش سەری ساڵیش مابوو یەکێک لە کێشەکان ئەمەیە لە هەرێمی کوردستانە لە ڕاستیە لێرە زۆرێک لە زیندانەکان ئەو زیندانە نییە کە با بڵێن خازعا بە وەزارەتی کاروباری کۆمەڵاتی بەڵێ بێگومان زیندانی نهێنی هێتوانم بڵێم لە زاخۆ تا گاتە گەرمیان و زۆر جار زیندانەکان زیندانی حیزبین یعنی ئێستا خۆمان لە شوێنێک بووین کە لەکانی گۆمە بۆ نمونە خەڵکی ترە بۆ لەناو فەرماندەیە سەجن کراوانم ئەو زیندانەش بەشێکیان زیندانی حیزبین و لە هەرێمی کوردستانە منەتوانم بڵێم چۆن هێزی شخصی هەیە ئەوە زیندانی شخصیش هەیە ینی مەسئول هەیە ڕەنگە زیندانی خۆی هەبێتوانە بۆیە زۆر گرنگە ئێمە لەو پەیامەشاکە دوێنێ بڵاومان کردوێتەوە بەڕاستی پێویستی بە چالاکی مەدەنی سەرشەقامیش هەیە ئەنجام بدرێت لە سەرتاسەری کوردستان چی بکرێ بۆ نمونە ئێستا چالاکی مەدەنی ئەگەر بە خێرایی مەسەلا ئەرکی هەموو سەرۆکایەتەکانی عێراقە و ئەرکی نوێنەرەکانی هەرێمی کوردستانە لە پەرلەمانی عێراق لە ڕاستیە لەوێوە فشارخەنە سەر ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان ئەمە نقطەیەکیان ئەرچی هەموو ناوەندە نێودەوڵەتیەکانێک کە بەداخۆ تا ئێستا نەیانتوانیوە وەکو پێویست فشارخەنە سەر هەرێمی کوردستان نقطەیەکتر خەڵک ئەو هاوڕێیانەی کە لە ڕەوەندی کوردین جا لە ئەوروپا بێ لە ئەمریکا بێ لە کەنەدا بێ ئەمانە پێویستە بەڕاستی شانبەشانی هەموو خەڵکی ئازادی خواست لە بەردەم سەفارەت و شوێنەکانی تایبەت بە ئازادی ڕادەربڕین و بەرگریکردن لە مافی مرۆڤ لەوێ هەموو احتیجاج دەربڕن و ناڕەزایەتی دەرببڕن لەوێەوە فشارێکی جدی بکرێتە سەر ئەم دەسەڵاتە و بڕوای ئێمە داوای ئەوەشمان کردووە و ئەوە ئەرچی نوێنەرەکانمانە لە پەرلەمانی عێراق ڕاستی دادگایەک دروست کرد لە بەغا لە ڕێی یاساوە کە هەم بۆ دادگایکردنی هەموو ئەو نابەرپرسانەی کە ئەم تۆمەتانە ئەنجام بدەن دەرهەق بە پێشەکاری مافی مرۆڤ لە سەرتاسەری عێراقا لەوێ دادگایکردن و ئەرچی هەم پەرلەمانی کوردستانە و هەموو خەڵکی ئازادی خوازە بەڵێ بێگومان خەڵک پشکی شێری بەرەکەوێ بە بڕوای من هەموو ئەو خەڵکانەی کە دەستگیر کراون هەر هەمویان خەڵکانێکن دیچان شتی شخصیان نەبووە و داوای شخصیان بەڵێ بێگومان لەسەر مافی گشتی دەستگیر کراون و بەشێکیان ویستیان لە خۆپیشاندانکەن بەسێکیان خۆپیشاندانیان کردووە بەشێکیان ڕۆژنامەوانن قسەیان کردووە شتیان نووسیوە واتە هەموو ئەوانەی کە دەستگیر کراون لە چێوەی داکۆکیکردن لە مافی گشتیان دەستگیر کراون و دوان نامەی کە سوکاری دەستگیرکراوەکانیش کە لە 29 مانگا بڵاو کراوەوە لە ڕاستی بانگەوازە بۆ هەمومان بۆ هەموو خەڵک بۆ هەموو دنیا بۆ هەموو ئازادی خوازان کە دەبێت بە تەنگ ئەو ژیراوانەوە بچین کە ئێستاکە ئەم دەسەڵاتە ستەمکارە سەرکوتکارە کە ئەوێت بە یاسای جۆرا و جۆر کە هەمووی لە خزمەتی دەسەڵاتەکە دانراوە چکە بەڕاستی لە هەرێمی کوردستانە بەداخەوە کۆمەڵێک دەستگا هەیە هەم داواکاری گشتی هەم نیژنەی فتووە
هەم زۆرێک لەو ناوەندانەی تر ئەمانە بوون بە بەشێک لە سوڵتە و هەمیشە ینی ئەگەر ئینسان بە کولیش قسە نەکا بەڵام بە ڕێژەیەکی زۆر بوون بە پاساوهێنانەوە بۆ کارە ناشرینەکانی دەسەڵات و سوڵتەی بنەماڵەی لە هەرێمی کوردستانە بۆیە ئەرچی هەموو خەڵکی کوردستانە بەتەنگ ئەم دەستگیرکراونەوە بچێ و ڕێگە نەدرێت بە یاسایەک بە تۆمەتێک کە بە هیچ جۆرێک لەگەڵ ئەو مەهام و خواستانە یەک ناگرێتەوە کە ئەوان خۆپشاندان لە پێناوە کردووە بیان خەنە زیندانەوە کە ڕەنگە هەندێکیان 5 تا 20 ساڵ و ئەوانە بخایەنێ کە ئەمە دیسان زوڵمێکی گەورەیە ستەمێکی گەورەیە بۆیە ئەرچی هەمومانە لە سەرتاسەری هەرێمی کوردستانە و ڕەوەندی کوردی و نوێنەرەکانمان لە پەرلەمانی عراق کاری جدی بکەین بۆ ئەوەی کە ئەم تۆمەتانە بەسەر ئەم هاوڕێ و برا و کەسوکارانەمانە ساغ نەکرێتەوە. سپاسەکەم بەدرخان کاتمە زۆر کەمەوە بەس سەبارەت بە ئەو دەستگیر بڵین ئەوانەی کە لە سلێمانی شەید کران هیچ کەسێک دەستگیرکراوە لە خۆپیشاندانەکانی بڵین ساڵی ڕابردوو لە مانگی 12 ئەوەندەیە ئاگادارمیە خود وەکو شەیدیش هەژمار کراون ئەوانەی کە خۆیان کەدا قوربانی کاک حکیمەڵا پێشەوەی وەڵامی و پرسیارت بمەوە سەبارەت بە ئەوانەی گیراوەکانی بادینان ڕوونکردنەوەیەک بەم ئێمە وەک فراکسیۆن بەدەر لە لیژنەکەمان وەک فراکسیۆن لەگەڵ سەرۆکی فراکسیۆن هەنگاوی جدیمانە سەبارەت بە دەستگیرکراوانی بادینان ئێمە راپۆرتێکمان بەرز کردەوە بۆ نەتەوەیە گرتوەکان و بۆ کۆنسڵخانەکان ئەوە بۆ دەستەی مافی مرۆ بۆ هەموو شوێن و لایەنە پەیوەندیدارەکان کە بێنە سەرخەت و بێن بەدەم ئەو بانگەوازی کەسوکاری دەستگیرکراوانی بادینانەوە بەداخەوە تا ئێستا بۆنم لەلایەنی پەیوەندیدار لە دەسەڵات هیچ وەڵامێکی نەدایە بە لیژنەکە ئێمە بۆیە ئێمە هەنگاوی ترمان ناوەکو فراکسیۆن حەزم کردەوە دەوڵەتەکانتان لێ ئاگادارکردنەوە لە پێشێرکاری ئێمە راپۆرتێکمان بەرز کردوەوە و ئاراستەی نەتەوەیە گرتوەکانمان کردوە لەسەر بارودۆخی گیراوەکانی بادینان کە زەخت بکەن و بە جۆرێک لە جۆرەکان یا هەندێکیان هەر سەر و شوێنیان نییە و هەوڵی ئازادکردنیشیان بدرێت وەکو جەنابی کاکتۆر باسی کرد ئەو زوڵمەیان لێ نەکرێ عقوبەت درێن بە مادەی تیرۆر هەیەە بۆ نمونە 20 ساڵ و بە ئەبەدیش پێ دەچێت بە جۆرێک لە جۆرەکان ئەو حکومیان بەسەرا جێبەجێ بکرێ ئەومێ دەکەین کە دوور بنەوە سەبارەت بە دەستگیرکراوانی خۆپیشاندانەکانی ساڵی ڕابردوو ئێمە وەک لیژنەکە کاتێک کە لیژنەیەکی پەرلەمانی بوون تەشکیل کران هاتیینە ئەم دەڤەرە بەندە لەگەڵ چۆنەڵی هەندێک لە فراکسیۆنەکانی تر و ئەمەوێ بەویژدانەوە بڵام گوڵستان خانیش کە لە فراکسیۆنی کاکتۆر بوو داوای ئەومان کردمانەوەی لیژنەکە لیژنەیەکی کوردستانی بێ هەموو چۆنەڵی بەدواداچوونەکانمان هەموو سەرانسەری کوردستان بگرێتەوە و بادینان و هەولێریش بگرێتەوە بەداخەوە سەرۆکایەتی و بە جۆرێک لە جۆرەکان هەندێک لە فراکسیۆنەکان ڕەتی ئەو داواکاری ئێمەیان کردەوە لیژنەکە لیژنەیەکی کوردستانی نەبوو تەنها بۆ پارێزگای جا حەکیم ئێمە کاتێک کە بەدواداچوونمان کرد گیراوەکان طبعا درنگ لیژنەکە تشکیل بوو خۆشبەختانە زۆربیان ئازاد کرابوون بەڵام ئەوانەی کەما بوونەوە هەندێکیان بەو جۆرەی کە باسمان کرد بە ناونیشانێکی تر داواکاری گشتی بۆ نمونە بە بڕیاری دادگاگیراون بۆ نمونە بۆ تێکدانی ئاسایشی گشتی و هەندێک لە بە ناونیشانی تر بۆ تەجەسوس و هەندێک لەم بابەتانە ئەوە ئێمە کاتێک بە دواداچوونمان کرد ئاوا وەڵامی ئێمە درایەوە کە بۆ نمونە لە پەنجەکانی دەست تێپەڕ ناکە بەداخەوە لە لیژنەکەدا داوای ئەوەمان کرد ئێمە دەبێت گیراوەکان ببینین و بریندارەکان ببینین ئەوانەشیان لە ناو لیژنەکەدا هەر بەداخۆ لابن بەڵام ئەمەوێ لیژنەکە تا ئێستا لە خەریکی سیاغەکردنی راپۆرتەکەی لە دووتوێ راپۆرتەکە هەم بۆ ڕای گشتی هەم لە هۆڵی پەرلەمان کۆبوونەوەیەکی تایبەتی لەگەڵ ئەنجامەدرێ و ئەو بابەتانە ئەخەینە کاکتۆر ئەگەر وتێکی زۆر کردمە سەر کابینەکە بەم شێوە زۆر بە خێرایی لە ڕاستیە ئەم دەسەڵاتە ستەمکارە لایەنی کەم بۆ ئەوەی ئەگەر فعلەن ئەوانەی کە ئەیکەن بە جیهانی بناسیێنن لە باتی هەموو پارەی کە بۆ پەیجی ساختە و بۆ ئەمانەی تەرخانەکان وەرە ئینتیمان بن بە سینەما ینی ئەوە دەرکەوت ئێران لە ڕێی ئەم فیلمێکی 9 دەقەیەوە کە ئەوێت هەیوێتی خۆی پیشانبا ئەوێ بڵێ من شەڕی داعشم کردەوە پلەیەکەم و ئەفسانی داعشم تێکشکانەوە کە من دیسان درود بۆ هەموو ینی پاکی شەهیدەکان نێرم بۆیە ئەم دەسەڵاتە ستەمکارە لە باتی
ئەم هەموو خەرجە لابەلایە فەرمو بابێ کار لەسەر سینەما بکە کە کاریگەریژی گەورەی هەیە. کاکاکیم پرسیاریەوەت کرد ئایا بۆ نمونە شەهیدانی خۆپیشاندەران بە شەهید ئەژمار دەکرێن بەندە وەکو بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤ وەکو ئەندامی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی داپۆکی زۆرەکەم کە بە شەهید ئەژمار بکرێن هەڵدەنەوە ڕاپۆرتایە جێگە بکرێتەوە دەهێنرێتە سپاس بۆ دوولاتان سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ